وەرزی یەکەممان بەڕێ کرد. وەرزی یەکەم بە باش و بە خراپی با خەفەتی لێ نەخۆین. بێتاقەت و ناڕەحەت مەبە. ڕق و قینە بەرامبەر بە مامۆستا هەڵمەگرە. بە زۆر مەڵێ باوە مەکتەبەکەم بگوازەرەوە. بەڵام لە هەمووی مهمتر ئەویش ئەوەیە کە لە خۆمانیش بایی نەبین. دەکەم بە کۆتایی بەرنامەکە. هەندێک قوتابیمان هەیە کە وەرزی یەکەم باشە بێت، ئیتر دەست بۆ هیچ نابات. کە وەرزی یەکەم نمرەی بەرز دەبێت، ئیتر دەوری دووەم پشتی لێ دەکاتەوە. تەنانەت هەندێک مامۆستا هەیە دەڵێ دکتۆر وەرزی یەکەم ناوێنن پرسیاری سووک و خۆش بێنینەوە، چکە تەلەبە زاڵمە کە هەمووی 89 هێنا دەوری وەرزی دووەم ئەڵێ جا خۆ من ناجحبوونم مسۆگەرە، داخلبوونم مسۆگەرە، پشتی لێ کاتەوە قاچە ناتە بان قاچە و فشەی بە وەزاکە دێت. کامەش بخۆی هەڵەیەکی خراپ. بۆیە بە دایک، بە باوک، بە قوتابی، بە فێرخواز، بە مامۆستا بەڕێزەکان دەبێت بە هەموومانەوە بەڕاستی ئەمە باش و چاکەین. تۆ باشبووی دەبێت باشتر بیت. تۆ 80 هێناوە، توێکی فێرخوازی بەڕێزم کە سەیرم بەنامێ دەکەی مستەوات 80 بووە کەواتە من دەتوانم وەکو دکتۆرێک پێت بڵم تۆ دەتوانی 90ش بێنی 100ش بێنی. مادام تۆیەک بە 2 مانگ بە مانگی 9 10 و 11 کە قریبەنەکەی بە 2-3 مانگە توانی بێتت 80 بێنی 75 بێنی کەواتە دڵنیا دەکەمەوە تۆ دەتوانی 90-95 بێنی. تویەکی بەڕێز ئەگەر لە پۆلی سیم تەوەسە بوویتە، یعنی کاکاتە 9 ئێستا یان پۆلی 12 بوویتە، ئەگەر معدلت 70 بوو بێ ئێستا کەواتە لە بەکەلۆریە توانی بیگەنیتە سەر و 90-95 باشتر و چاکتیش. بەڵام بەو مەرجەی هەڵەکانی خۆت بزانی، باشەکانی خۆت بزانی. هەڵەکانت کەمتر کەیتەوە، هێواش هێواش ئیشی لەسەرکەی، بەڵام باشەکانی خۆشت زیاتر و باشتر و چاکتر و مەزبووتتر کەی. کەواتە ئەزیزانی خۆم، تەماشاکەرانی پەروەردەی دیمەن، دەمەوێت لە کۆتایە پەیامێک بە جەنابتان بدەم. وەرزی دووەم وەرزێک نییە بۆ سەرخستنە سەر قوتابیەکانمان. وەرزی دووەم وەرزێک نییە کە منداڵەکانمان بێزار و بێتاقەت و ناڕەحەت بکەین. ئێمە زۆر جار لە وەرزی دووەمە بۆیە ئەم پەیامە بە تایبەت بۆ دایک و باوکان دەگەین. لە وەرزی دووەمە دایک و باوک زۆر سەرخاتە سەر منداڵ، زۆر بێتاقەتی دەکات، زۆر دەیچروسێنێتەوە، زۆر تەریقی دەکاتەوە، زۆر هەست بە کەمی تیا دروست دەکات. تەنانە دێتان ناشارمەوە، پێشم ناخۆشە، یان تۆ دیقەت بدە کچێک 15 ساڵ 16 ساڵ تەمەنێت تێڵە کاکتۆر ڕەبی خێرتان نەنووسێڵم بۆ هەفتەی پێشوو دەرەجەمان وەرگرت و دەرەجەکانی ئەمەشتاندا بوو بە دایک و باوکم، دایک و باوک لێیدا و گەشتۆتە لێدان، گەشتۆتە دەست بەرزکردنەوە، گەشتۆتە دەنگ بەرزکردنەوە، گەشتۆتە سوکایەتی پێکردن. بە تایبەتی هەندێک دایک و باوک هەیە بەداخەوە ئەم قسەیە دەڵێم لە پەروەردەی دیمەنەوە بە دەمێ بە ئێوەی بگەێنم. زۆر بەداخەوە هەندێک دایک و باوک هەیە ئەڵێ مۆتی کاردۆیە، ئەڵێ ڕادیۆ سەوایە، یعنی تۆ کچەکەت کەوتووە چی پێویستەکە خاڵومان بیزانێت، تۆ کچەکەت کەوتووە چی پێویستەکات عایلە و عەشرەت بیزانێ، تۆ کچەکەت کەوتووە یان کوڕەکەت کەوتووە ناجح نەبووە، تەنان دەگەن هەر حوتیشی کەوتی بێ، چی پێویستەکە بیشکێنیتەوە بەرامبەر بە هەموو خوشک و براکانی، بەرامبەر بە هەموو ئامۆزا و پورزاکانی، بەرامبەر بە هەموو خزم و کەسوکار، چی پێویستەکە لە مەجلیسێکی بیستی کەسیە باسی بکەی. بۆیە ئەم پەیامەی کۆتاییم بە تایبەتی بۆ دایک و باوکەکانە. وەرزی دووەم بەڕاستی دەبێت وەرزی شکاندنەوە نەبێت ئەزیزان، تەنانەت دایک و باوکە بەڕێزەکان. وەرزی دووەم دەبێت دەستبارگرتنی تۆ بێت. ئەمەش بەڕاستی گلەیەکی تری منە وەکو بەختیار بۆ توی دایک و باوکی بەڕێز. دایک و باوکەڵێت چی؟ وەرزی یەکەم زۆر هیلاک بووم، ئیتر پشتم لێ کردوێتەوە. وەرزی یەکەم زۆر پێوەی ماندوو بووم، ئیتر پێی ناڵێم. وەرزی دووەم زۆر پێم وت بخوێنە، وعد بێتر پێی نەڵێم. وەرزی یەکەم ئەڵێت چی؟ یان لەم ماوەی دایکێک لە کۆبنەوەیکی دایکان و باوکان ئەڵێت چی؟ وەرزی یەکەم خواردن و خەوتن و میوانم هەموو شتێکم لە خۆم حرام کردبوو کەچی ئیسفادەی نەبوو، شەر بێ لە وەرزی دووەم هەرچی نەشێک و هەرچی حەزم لێ بێ بیکەم چاوی دەرچی خۆم ناخوێنێ. نا بەعکسەوە دایک و باوکە بەڕێزەکان ئەوەی کە گرنگ و مهمە تۆ دەبێت لە وەرزی دووەمە کەم تا زۆر دەستبارێکی منداڵەکە بیت، متابعی بکە، سەردانی قوتابخانەکەی بکە، لە کۆبنەوەی دایکان و باوکانە بڕۆ، دوای نمرە هاتنەوە سەردانی مامۆساکانی بکە، بڕۆ لەگەڵ توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتەکەی قسە بکە، بڕۆ لەگەڵ سایقی تەکسی و سایقی پاسەکەی قسە بکە، بڕۆ متابعەیەکی بکە بزانە برادری کێ بووە پێش نیوەی ساڵ و ئەگەر مەجاری تێدا بوو منداڵەکان هاوڕێکانی بگۆڕە، بڕۆ هەوڵ بدە شوێنی دانیشتنەکەی دەستکاری بکە و ئەگەر توانرات پێش و پاشێکی پێ بکەی زۆر گرنگ و مهمە. متابعی بکە بزان لە دوای قوتابخانە چی دەکات، تۆ بە وایفەکەی خۆتا بچۆرەوە، تۆ بە قوتابخانەکەی بە قوتابخانی ماڵەکەی خۆتا بچۆرەوە، تۆ بە شێوازی
دانیشتن و دەنگ و ژاوەژاوەکەی خۆتا بچۆرەوە تەنانەت من پێشنیارەکەم بۆ جەنابتان توی دایک و باوک تۆ بە شەڕەکانی خۆتانە بچنەوە ئەزیزان شەڕی ئێوە بەڕاستی ماڵی ئێمەی وێران کرد ماڵی برادەرەکانی وێران کرد کچ هاتوو بۆ لای من گریاوە لەناو قوتابخانەکانی منە لە کاکتۆر دیۆنۆپێرە گوێم لێ بۆ لە شەڕی دایک و باوکە مەسەلەی تەلاق و تەلاقکاری کەوتۆتە بینیانەوە چی بکەم تەلەبەکە پۆلی دەی یانزەیە پۆلی دوانزەیە پێش بەکەلۆریە خۆی ئامادە دەکا بۆ بەکەلۆری کەواتە شەڕی ئێوە بەڕاستی شەڕی منداڵەکانەوە شەڕی خولی دووەمە بۆیە تەمەنا دەکەم بارودۆخێکی ئارام جەوێکی ئارام تەنانەت قوتابخانەکان پەروەردە حکوومەت سیاست باری دارایی هەموو ئەمانە بەڕاستی وەرزی دووەم دەبێت وەرزێکی خۆش بێ وەرزی سەیران و گەشت و جەوگۆڕن و تەرتیباتە بە هەمومانەوە دەبێت دڵی منداڵەکانمان خۆش بکەین بە نمرەی بەرز بە ئەخلاقی جوان بە پەروەردەی جوان بە ئامادەسازیکی زۆر باش و چاک و مەزبوط